بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە ئێوارەی ئەمڕۆ لە هاوینە هەواری بێخاڵ پاسێکی گەشتیاری کەوا گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق بەڕێگەز عەرەبی تیادا بوو 45 گەشتیار لە نێو پاسەکەدا بوونە بەهۆی ئەوەی کەوا پاسەکە کۆنتڕۆل لەدەستەدا لە هاوینە هەواری بێخاڵ خۆی بە یەکێک لە دوکانەکان ئەشێشە بەهۆیەوە ژمارەیەک لە گەشتیار بریندار بوون و ئێستا هێنرابنەتە نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران چارەسەریان بۆ ئەکرێتن. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای وتەبێژی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سۆران کاک موحسین سڵاوت لێبێتن، زانیاریەکان چین لەبارەی ئەم ڕووداوە؟ دوای ئەوەی ئێوارە دوای کاتژمێر 4:30کەوە ئاگادارکردنەوە بە هەبوونی ڕووداوێکی هاتوچۆ لە سنووری قەزای ڕواندز لە هاوینە هەواری بێخاڵ کەوا بە هۆکارەکە ڕوودا و پاسێکی گەشتیاری بووە لە ناوەڕاست و خواروی عێراق هاتوونە بۆ ناوچە گەشتیارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە کاتی گەڕانەوەیان لە ڕەواندز لە بۆ بێخاڵ بە حکمیەوەی جێگایەکە شەقامێک نشێوک بووە لە نشێوەکە ئۆتۆمبیلەکە کۆنتڕۆلی خۆی لەدەستدا بەهۆی نەمانی هەم برێک و هەم ستۆپەکەی بوویتە هۆی ئەوەی کەوا خۆی بە دوو ئۆتۆمبیل کێشاوە دوای بەوەش نەوەستاوە خۆی بە مۆتێلێکی گەشتیاری هەلێ بە خۆی پێداداوە لە ئەنجامدا کەوا نزیکەی زیاتر لە 40 سەرنشینی لەگەڵ بووە، زۆربیان بریندار زیاتر لە 20 تاکوسی برینداری هەیە و هەندێک لە بریندارەکان برینیان سەختە بەهۆی سەختی برینەکانیەوە کەوا لە نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بۆ چارەسەرکردن ڕەوانەی نەخۆشخانەی کانی شاری هەولێر دەکرێت. زۆر سپاس بۆ کاک موحسین و تەبێژی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سۆران. بەڵێوە کە بینین لە ئێستادا ژمارەیان کەوا 5 ئەمبولانسە لێرە وەستاون کەوا ئەو بریندارانەی کە برینیان سەختە لە ئێستادا بە ئەمبولاس ئەگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر دیارە بەهۆی سەختی برینەکانیان و لێرە چارەسەری سەرەتاییان بۆ کراوە لە سۆران لە ئێستادا ڕەوانەی شاری هەولێرەکردن. بەڵێ بنەگەڕم لایەوە.